ڕۆژتان باش بینەرانی هێژایی نەورۆستیوی بەخێر بێنەوە بۆ دومین بەرنامەی گەلی ئازاد. سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە ڕۆژاوای کوردستان لە سەر بناغەی بەڵگەنامەیەک دامەزراوە کە بە ناوی هاوپەیمانی کۆمەڵایەتی ناسراوە. هاوپەیمانی کۆمەڵایەتی لە 6 ژانڤیەی ساڵی 2014 ئەم ساڵ لەلایەن مەجلسی یاسادانان لە ڕۆژاوای کوردستان پەسەند کرا. هاوپەیمانی کۆمەڵایەتی هەموو لایەنەکانی ژیانی سیاسی و بەڕێوەبەری دیموکراتیک لە ڕۆژاوای کوردستان وەخۆ دەگرێت. هاوپەیمانی کۆمەڵایەتی لە ڕاستیدا لە 7 بەش و 98 خاڵ پێکاتوە. 7 بەشی سەرەکی هاوپەیمانی کۆمەڵایەتی بریتین لە بنەما گشتیەکان، بنەما سەرەکیەکان مافوو ئازادی، مەجلسی یاسادانان، مەجلسی خۆبەڕێوەبەری، کۆمیسیۆریای باڵای هەڵبژاردن و دادگای باڵای یاسای بنچینەیی. بەڵێ بینەرانی هێژە ئەمجارە بۆ باس لەسەر سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک بەڕێز دکتۆر کامران مەتین، مامۆستای زانکۆ، مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە بریتانیا لە ستودیۆ حازرە. دکتۆر کامران بەخێر بێ. زۆر سپاس. دکتۆر کامران وەکو سەرەتایەک سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لەباری فکری لەبارەی تیۆریکەوە لە ڕوانگەیەکی کۆمەڵناسی سۆسیۆلۆژیەوە چۆن ئێوە دەنرخێنن؟ فەرموو. بە بڕوای من سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک ڕەنگە سێ لایەنی هەبێت کە لە سیستەمەکانی متعارفی مەوجود لە بەتایبەت لە وڵاتانی سەرمایه‌داری یا بڵین سیستەمەکانی لیبرال دیموکراتیک جیای دەکاتەوە. ئەو سێ لایەنە دەکرێت بەو جۆرە باس بکەین. سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک بە بڕوای من بیرۆکەیەکی ئینتەگراتیوە، ینی ئەرسەکانی جۆراوجۆری ژیانی کۆمەڵایەتی کە لە سیستەمی سەرمایه‌داریدا بەهۆی ناوەڕۆکی کۆمەڵایەتی سیستەمی سەرمایه‌داری لێک جیا دەبنەوە، وەکو ئەرسایەکی خودموختار دەبیندرێن، وەکو مەسەڵەن ئابووری ئەرسەیەکە کە پەیوەندێکی ئۆرگانیک لەگەڵ دەوڵەت یا بڵین سیاست پەیدا ناکە، ینی لە بیرۆکەی لیبرالدا ئەو دوانە دوو ئەرسەی جیاوازن. هەروەتر مەسەڵەن ژینگە یاخۆ بڵین تەبیعەت بەو شێوەیە کە لەو بیرۆکەیەدا جێگایەکی سەرەکی و استراتیژیکی هەیە کە دێمە سەری دواتر لە سیستەمەکانی دیکەی کە دەرواقع هەن لە دنیای ئەوڕۆدا بەتایبەت لە ڕۆژاوادا نایبینین. بەو معنایە سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە بنەمایەک دەست پێ دەکات کە ژیان وەکو کولیەتێک دەبینێ و لایەنە جۆراوجۆرەکانی ژیان لەگەڵ یەکتر تەمازدان لە پەیوەندیدان و یەکتر شکل دەدەن. بۆیەش پێشفەرزی ئەو بیرۆکەیە ئەوەیە کە بەرەو پێشچوون یا دموکراتیککردن لە بەشی ژیانی سیاسی کۆمەلگایەک ناکرێەوە، نابێ جیا بکرێتەوە لە شکل و قەوارە و ناوەڕۆکی لایەنەکانی دیکەی ژیانی کۆمەڵایەتی. بۆ مانایی بڵین بیرێک یا بیرۆکێکی ئینتەگراتیوە دەهەوێت دووبارە ئەو جیاوازیانە و لە هەڵبچرانانەی کە سەرمایه‌داری بەسەر ژیانی کۆمەڵایەتیدا تەحمیل دەکات دووبارە بیان هێنێتەوە بۆ لای یەکتر. لایەنی دووەم کە بە بڕوای من جیای دەکاتەوە وەکو سیستمێکی پێشکەوتوو و دموکراتیک ئەوەیە کە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک دەقیقاً بە دەلیلی ئەوەی کە بەهۆی ئەوەی کە ئەمری سیاسی بەشداری لە ژیانی سیاسی دەگەڕێنێتەوە بۆ ناو خەڵک، بۆ ناو ئەندامانی کۆمەلگایەک بە شێوەیەکی زۆر بنەڕەتی و ڕادیکاڵ، سیاست دەکاتەوە بە ئەمرێکی بایەغدار خۆی لە خۆیدا. بۆ معنایە ئەگەر ئێوە چاو لێ بکەن بۆ وێنە لە وڵاتانی پێشکەوتووی دموکراتیکی غەربی هەتا بەشداری لە هەڵبژاردنەکان زۆر کەمن. لە وڵاتێکە من لی دێم لە بریتانیا بۆ وێنە لە باشترین حاڵەدا ڕەنگە 40% لە خەڵک بچن دەنگ بدەن لە هەڵبژاردنێک کار 4 ساڵێک جار یا 5 ساڵێک جار ڕوودەدا. بەو معنایە نوعێک بەقەول بە ئینگلیسی کە دەڵێن ئەیپەثی هەیە، ینی ئەمری سیاسی وەکو شتێک کە پەیوەندێکی نزیک لەگەڵ ژیانی تاکیا بڵین کۆمەلگای هەیە نابیندرێ، زۆرتر وەکو پرۆسەیەکی زۆر فۆرماڵ کە هەر چەند ساڵ جارێک ڕوو دەدا. بەڵێ ڕوتینێک کە ئەو مانایە کە دەبێ هەیبێ بەپێی ئەو شتێکە ئینتزار لێ هەیە نەیماوە.
بەڵام ئەو سیستمی بەڕێوەبەری خۆ دموکراتیک لانیکەم هەوڵ دەدا ئەوەی کە لە ڕەوەندی بەڕێوە چوونیدا چەندە نزیک دەبێتەوە ئەوە شتێکە کە لە پێشەوە ئینسان ناتوانێت خەزاوەتی لەسەر بکە بەڵام هەوڵەکەی ئەوەیەوە فۆرمولبەندی خودی و سیستمە جۆرێکە کە هەوڵ دەدا سیاست بێنێتەوە ناو ژیانی ڕۆژانەی خەڵک دەخیلیان بکە چونکە سیستمێکە کە هەر وەک ناوەکەی شارە ئاماژەی پێدەکە خۆ بەڕێوەبەر ینی بۆ مانایە کە خەڵک لە خوارەوە ئەو سیستمە دەرواقع دەست پێ دەکات نەک لەسەرەوە لە تەریق سیستمێکی بڕۆکراتیک کە لەواقعدا خەڵک پاش دەنگدان هیچ نەخشێکیان لە ئەمری سیاسیدا نامێنێ تۆ نوێنەرە هەڵ دەبژێری و ئەو نوێنەرە بە مەحزیەوە کە هەڵبژێردرا تا 4 ساڵی داهات تۆ دەستڕەسیت بەو شکڵی کە دەبێ پێی نییە و لەو لەحزەیە کەدا ئەو هەڵبژارنانە دەرواقع لە سیستمهای معمولدا تاوا دەبن ئەمری سیاسی دەبێتە ئەمرێکی بڕۆکراتیک بۆ مانایە. دکتور کامران هەر ئەگەر لەسەر خاڵی دووەم بەشداری چالەکانی خەڵک ڕاوەستین بەراوردت کە تۆ لەگەڵ بریتانیا یا بەگشتی لە ڕۆژاوە بەشداری چالەکانەی خەڵک لە پرۆسسی سیاسیدا یەکێک لەوان لە هەڵبژاردندا بەڵام دەزانین بە تەواوی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا بەگشتی لەو هەرێمانەدا هەلومەرجێکی دیکە هەیە یا پێت وایە کە ئەو بەراوردت بە جۆرێک بەتایبەت لەگەڵ چالێکی سیاسی و بەجاری سیاسی لە ڕۆژاوادا شتێکی دیکەیە بەتایبەتیەوەی کە ئۆتۆماتیک یانە بڵێن بە شێوەیەکی خۆ بەخۆ خەڵک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە گەلی کوردیش بە هەمان شێوە بۆ خۆیان لە پرۆسێکی چالاکانی سیاسی ڕۆژانەدا دەژین. بەڵێ من بڵین مثالی وڵاتانی پێشکەوتوی ڕۆژاوام هێناوە چونکە ئەوان لەواقعدا وەکو پێشکەوتترین شکلی دموکراسی غەربی دەناسرێن بۆیە من ویستم لەگەڵ باشترین شکلی دموکراسی کە هەیە هەڵی سنگێنم کە نیشان بدەم هەتا لەگەڵوانیشدا سیستمی بەڕێوەبەری خۆ دموکراتیک خۆ بەڕێوەبەری دموکراتیک لەواقعدا زۆر ئەرجەحەتی هەیە و باشترە بەڵام ئەگەر ئەمە بێنینەوە لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەڵی سنجێنین کە بڵین جیاوازەکە هێندەی دیکە زەق دەبێتەوە چونکە لەو ناوچەیەدا دیارە ئەمە دەزانین کە بنەماکانی دموکراتیک یاسن نییە یا ئەگەر هەیە زۆر بە شێوێکی سەر و پێ بڕا و زۆر کورت هەیە فەرزەن چاو لە سیستمی سیاسی لە ئێران یا خۆ لە تورکیا یا لە وڵاتانێک کە کوردی لێ دەژین هەمویان لە باشترین حاڵتا دەتوانین بڵین نوعێک ئۆتۆریتاریانیزم یا بڵین دەسەڵاتی دیکتاتۆر مابانە هەیە ینی ئەگەر لەگەڵوی هەڵسەنگێنین کە جیاوازەکە زۆر زەختە دەبێتەوە بەڵام چونکە ئەو سیستمی خۆ بەڕێوەبەری دموکراتیک هەروەک ئاماژەتان پێکرد لە ناخی جوڵانەوەیەکی هەمەلایانەی نەتەوەی و بڵین جەماوەریدا پێکاتەوە ئەو بایەخانەی هێندەی دیکەدا لە خۆیدا هەم منعکس دەکاوە نیشان دەدا و هەم خودی ئەو بیرۆکەیە جۆرێکە کە دەتوانێت زەرفێتی بڵین پۆتانسیێلی وە هەیە کە ئەو لایەنانە هێندەی دیکە گەشە پێ بداوە بڵاوتریان بکاتەوە بەربڵاوتریان بکاتەوە. لایەنی سێهەم کە دەمویست من شارە پێ بکەم کە ئەم بیرۆکەیە جیا دەکاتەوە لە بیرۆکەکانی دیکە ئەوەیە کە ئەمری سیاسی و دموکراسی لە ڕوودا و تەبدیل دەکات بە پرۆسەیەک چونکە لەو سیستەمەدا خەڵک ڕۆژانە دەرواخە سیاسەتی ژیانی سیاسی خوان و دیارە ژیانی کۆمەڵەتیان بەگشتی خوان بەڕێوەی دەبن لە تەریق شۆراکانیان لە تەریق ئەو کۆمۆنەکان کە لە سەتحی گوند و شار و دێ و گەڕک و ناوچەدا هەن و ئەوان لەواقعدا ژیانی ڕۆژانیان مدام لەگەڵ ئەمری سیاسی دەخواتە تێکەڵ دەبێتەوە و ئەوە گەر هەر ئەو مثالی هەڵبژاردن کە من شارم پێکرد لە چاو بگرین لەوێدا ڕووداوە دموکراسی دەواخە ڕووداوێکدا هەر 4 ساڵ جارێک ڕوودەدا و تۆ دەنگ دەدەی و دوایی دەکشێەوە بۆ شێوەیەکی دیکە لە ژیانی کۆمەڵاتی و ئابووری لە سیستمی خۆ بەڕێوەبەری دموکراتیک هەوڵ ئەوەیە لەواقعدا کە ئەمری سیاسی دەبێتە ڕەوەندێک دەبێتە پرۆسەیە کە تۆ ڕۆژانە و مانگانەوە هەموو کاتێک لەواقعدا لەگەڵی دەژی و بەشێکە لە ناسنامەی ئەندامانی ئەو کۆمەڵگایە بەو مانایە من پێم وایە کە ئەم سیستەمە هەم زەرفێتی هەیە و هەم هەر ئێستاش لە ماوەیەکی کورت کە دیارە بەڕێوە چۆن نیشانی داوە کە دەتوانێت دموکراسی زۆر قوڵتر بکاتەوە دەتوانێت لە بڵین ئەرسەکانی جۆرا و جۆری ژیان ڕنگدانەوەی هەبێەوە تەنها بە
بەو شێوەیە کە بە تۆری متعارف هەروەک باسم کرد لە ڕۆژاوا بەتایبەت لەسەر مەسەلەی سیاسی یا لە باشترین حاڵەدا مەسائلی حقوقی متمەرکز دەبێت یا بڵین خۆی دەبەستێتەوە لێرە دەبێتە دەرواقە بڵین ئەو هەوایەی کە ئەو کۆمەلگای لێدا هەناسە دەچێشەوە دەرواقە ژیانی کۆمەلگا بە شکلێکی جەماوەری دەچێتە پێشێ. باشە دکتۆر کامران تۆ باسی سێ خاڵت کرد کە بە جۆرێک بڵێن وەکو پێناسەیەک بۆ سیستمی خۆبەڕێبەری دیموکراتیک کە ئەو سیستەمە لە سیستمی دیکە جیا دەکاتەوە. بەڵام یانە بێژگە لەو سێ خاڵە ئەوەی کە ئێستا سیستمی خۆبەڕێبەری دیموکراتیک بۆ نمونە لە ڕۆژاوای کوردستان پراکتیزە دەکرێت لە ناو ژیانی سیاسی گەلێکدا بەڕێوە دەچێت کە ئەم گەلە بەهۆی سیستمی دەوڵەتنەتەوە بڵێن دەوڵەتی سووریا ولا بە هەمان شێوە لە دەوڵەتانی دیکەشدا بۆ خۆی زەختێکی سەدان ساڵە بووە لەسەر ملەتێک. لەو ڕوانگەوە کە ئێوە بە جۆرێک باسی و سیستەمەتان کردوەکو جیاوازیەک لەگەڵ سیستمی باوی بڵێن دیموکراسی ڕۆژاواییدا، بەڵام ڕاست لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو سیستەمە بەتایبەتی کە دەبێتە بەرامبەری سیستمی دەوڵەتنەتەوەی کە دەوڵەتنەتەوەی بڵێن چاوسێنەرن یا بڵێن دەوڵەت نەتەوەیەک بۆ مانایە کە نکۆڵیەکی تەواو لە نەتەوەکانی دیکە کردەوە. ئەو سیستەمیان لەو بارەوە پێت وایە دەتوانێت بەتایبەتی لە بەرامبەر سیستم دەوڵەتنەتەوەی وەکو دەوڵەتی سووریا و تورکیا و وڵاتانی دیکەدا چۆن جێگەی خۆی بگرێت. بە بڕوای من لەو بوارەشدا زۆر جیاوازێکی بەرچاوی هەیە بۆ مانایەکەی وەگە چا لەو هاوپەیمانی کۆمەڵایەتێ دەقەکەی بکەن دەست پێ دەکات بە دان بەوەدانان کە ئەم کۆمەلگایە پێکاتوە لە مەزهەب و زمان و ئێتنیکی جیاواز و هەتا ناوی ئەو بەڵگەیە کە هاوپەیمانیە هەتا قانونی ئەساسی بەو جۆرەکەمە معمولە ناوی نابن. هاوپەیمانی دیارە لایەنەکایە کە پەیمان دەدن بە یەکتر، ینی هەتا لە ناوەکەیدا ئەو بەڵگەیە دان بەوە دادنێک ئەم کۆمەلگایە پێکاتوە لە ڕەگەز و زمان و بڵین ناسنامەکانی جیاواز و ئەو بەشە لە ئەو بەشانەی جیاوازی ئەو کۆمەلگایە بە ناسنامەکانی خۆیان دێن لە ڕەوەندێکی دموکراتیک و بەرابەردا و یەکساندا لەسەر ژیانی سیاسی خۆیان بڕیار دەدەن و تەسمیم دەگرن کە بۆ شکڵێکە پیان خۆشە و پیان باشە بەڕێوەی برن. لەو لە حازەوە دەقیقەن جیاوازی هەیە لەگەڵ دەوڵەت نەتەوە بە تایبەت دەوڵەت نەتەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێکەوتۆ کە بنەماکەی ناسنامەیەکی دیاریکراوە، یعنی ناسنامەیەک لە ناو چەندی ناسنامەی دیکە بۆ وێنە ناسنامەی هەویەتی بڵێن ناسنامەی نەتەوایەتی عەرەب زاڵە بەسەر ئەوانی تردایە لە تورکیایی تورک لە ئێران فارس بە هەمان شێوە. لێرەدا کۆمەلگا و سیستمی سیاسی و ئیداری نازر بەو کۆمەلگایە لەواقعدا لە بنەڕەدراوە لە دەستپێکرا دان بە بڵین هەمەڕەنجی ئەو کۆمەلگایە لە باری زمان و ناسنامەی زمانی و ئەتنیکی دادنێ کەەوە هەر خۆی لە خۆیداوە دەرواقع زۆر دموکراتیکتر لە سیستمەکانی مەوجودی دەکاتەوە. وێڕایەوەی کە دیارە لایەنی دیکەشی هەیە کە جیاوازی دەکاتەوە چون سیستمەکانی دەوڵەت نەتەوە ڕەگەزێکی زۆر بە قووەتی بڵین جێندەران هەیە، ینی دیارە ڕەنگە هەمیشەوە بە کەلیمات بەیان نەکرابێت لەو قانونی ئەساسی وڵاتانەدا، بەڵام بەهۆی ئەو فەرهەنگ و ئەو ڕابردوویەی کە ئەو سیستمە دەوڵەت نەتەوانە لەسەری ساغ دەبنەوە مەسەلەی یەکسانی ژن و پیا و یا بڵین جنسیەت ڕنگ دەداتەوە لە قانونەکانی ئەم وڵاتانەشدا. ئەم بەڵگەنامەیە بە جیاوازی لەواندا نەتەنها لەسەر یەکسانی ژن و پیا پێدا دەگرێت کەەوە ڕەنگە لە وڵاتانی ڕۆژ ئاواشدار هەبێت، بەڵام مکانیسمایەک دابین دەکا کە ئەو یەکسانیە لە عملدا لە پراتیکی ڕۆژانەی بەڕێوەچوونی ئەو کۆمەلگایەدا ئەوە دەستەبەر دەکا. بۆ وێنە ئەگەر چاو لەو بەڵگەنامەیە بکەن لە چەندین جێگا باسیوە دەکات کە لە کۆمۆنەکان لە مەجالیسەکان لە وەزارەتەکان 40% دەبێت لە ڕەگەزی جیاواز بێ، ینی لە کەمترین حاڵەتدا دەبێت 40% ژن حزوریان هەبێ و بەشداری بکەن کەەوە بە بڕوای من
لە وڵاتێکی ئێمەستا لێن کە سوێد ڕەنگە پێشکەوتترین وڵاتی دموکراتیکی یەکێک لە پێشکەوتترین وڵاتانی دموکراتیکی ڕۆژاوا بێ لێرە مەسەن ڕەنگە چەند ساڵە ئەم شتە باز بکرێت کە ئەمە دەبێت بە ئیستلاح دیسکریمیناسیۆنی پۆزیتیڤ بەکاربێنین بۆی کە ژن لە کۆمەلگاداوە لە ژیانی سیاسیدا دەخیل بێت حاڵێکدا ئەمە لێرە هەر لە خودی بەڵگەنامەکە پەیمانی کۆمەڵاتی دەیبینین کەەوە ئەوە دابین کراوە باسی کراوە. باشە دوکتۆر کامران بێژگە لە جەندەر دواتر مەشارکەتی سیاسی ئەن بڵێن بەشداری چالەکانەی سیاسی لە پرۆسسی سیاسیدا تۆ چی دیکە یانە لە پێشدا ئاماژت بە هەندێک جیاوازی سیستمی خۆبەرگەری دیموکراتی لەگەڵ سیستمەکانی دیکە کرد بەڵام بێژگە لەو جیاوازانە تۆ چ جیاوازێکی دیکە ئەبێنی کە ئەم سیستەمە بکاتە سیستمێکی جیاواز لە سیستمەکانی دیکەی بەڕێوەبەری؟ من پێمایە ئەو تاکیدەی کە لەم سیستەمەدا لەسەر بڵین یەکینەکان یا واحدەکانی چکۆلەی کۆمەڵایەتی هەیە کە لە گوند و شار و ناوچەڕا دەست پێ دەکا و حتا لە ناو گوند و شاریشدا لەسەر گەڕەکەکان کە کۆمونی خۆیان هەیە و ئەوەی کە خەڵک لە بەربڵاوترین شکلی خۆیدا دەخیلن لە بڕیاردان لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی ژیانیان و دەرواقە شکل و سترکتور و ساختاری بڵین سیاسی زۆر جیاوازی دەکات بۆ مەنای کە بڵین لە دیسکۆرسی چەپدا زۆر باسی ڕادیکال دموکراسی دەکرێت دموکراسی ڕادیکال ینی زۆر ڕیشەی و قوڵ ئەم سیستەمە لە واقعدا دەیەوێت ئەو ڕادیکال دموکراسی بە ڕادیکالترین شێوەی خۆی ئەگەر بکرێ بڵین مسۆگەر بکە بەو مانایە کە دموکراسی ڕەوەندێکە کە پرۆسەیەکە لە خوارەوە دەست پێ دەکا بۆ سەرێ نەک وەک ئەو سیستمای معمول کە لە سەرەوە دەست پێ دەکا بۆ خوارێ ڕەنگە لایانی دووهەمیش کە بە بڕوای من لە دنیای ئەوڕۆدا بەتایبەت لە 30 ساڵی ئەخیردا هەردێ و زۆرتر گرنگ دەبێ مەسەلەی ژینگەیە چونکە ڕۆک دەزانین ماهیەت و ناوەڕۆکی سەرمایهداری جۆرێکە کە هیچ سنوورێک بۆ سەرمایهدانانێ و یەکێک لەو مەشاکلەی کە بڵین معزەلاتێک ئەم سیستەمە دایدنیەوەی کە ئێمە تەبیعەت ژینگە لە دنیای ئەوڕۆدا بە شێوەیەکی پرۆگرسی و پێشڕەوەندە خەریکە لە بین دەچێت کەوە لە درێژماوەدا دەتوانێت سەن مەوجودیەتی بەشەر لەسەر عرز بخاتە ژێر مەترسیەوە هەروەک مەسەلەن ئێستا باسی مەسەلەن گەرمبوونی دنیاوەوەی کە ئەوە چه ئاواقبێکی دەتوانێت هەبێ ئەم سیستەمە مەسەلەی ژینگە نەوەک شتێکی لاوەکەی کە لە سیستم لە لیبرال دموکراسیەکاندا دەیبینین و دابین دەکەن بەڵکو ژینگە بەشێکە یەکێک لە سێ ئۆنسوری ئەساسی ئەو سیستمەیە کە ئەگەر بڵین ئەمری سیاسی مەسەلەی جندەر و مەسەلەی ژینگە ئەوانە بناغە ئەسلەکانی ئەو سیستمەنە و لە نەتیجەدا چونکە ژینگە دەبێتە یەکێک لە بنەماکانی ئەسلی ینی پاراستنی ژینگە مەبەستمەوەیە دەبێت یەکێک لە بنەماکانی ئەسلی ئەم سیستمە لە نەهایەتدا ئەو پاراستنەی ژینگەیە خۆی لە خۆیدا باعث دەبێت کە ئەم سیستمە لەسەر ئابووری ئەو کۆمەڵگایش بۆچوونێکی زۆر تایبەتی هەبێت کە تاکیدی لەسەر بەکارهێنان و ئیستفادەکردن لە ئەو سەرچاوانەی کە تەبیعەت دەیدا بە بەشەر مەسەلەن ئەگە چاو لە کارەکانی مۆرای بۆکچین بکەن کە زۆرێک لە مەسەلەی خۆبەرەبەری دموکراتیک لە کارەکانی وی ئیلهامی وەرگرت و ئەو زۆر باسی فەرزان ئیستفادەکردن لە بڵین وزەی با ئێنەرژی بڵین کە لە با بەوەجودەیە لە ڕۆژ لە گەرمای ڕۆژ کە شتانە ئێستا دەبینی وردەوردە اتفاقاً دەستی پێکردو دە ساڵی ڕابردوو لە ڕۆژاوە بەڵام ئەو ئیسلا گەڕانەوە بۆ سەرتەبیعەت بە شێوەیەکی زۆر دۆستانە و غەیری ئەگرسیڤ کە سەرمایهداری بەشدەت زۆر بە شێوەیەکی ئەگرسیڤ و بڵین بێسنوور خەریکە ژینگە بۆ بەدیهێنانی بڵین سوود یا بڵین پرۆفیت بەکاردێنێ لە سیستمی خۆبەرەوە دموکراتیک سنوور دادەنرێبەوە و خەڵک بڕیار دەدەن کە چۆن دەرواقع ئابووری خۆیان سازماندن بە شێوەیە کە ڕەوەندی گەشەکردنی کۆمەڵایەتی بتوانێت درێژماوە درێژخایان بێ و ئیدامەکاری هەبێت بۆیە بە بڕوای من مەسەلەی یەکسانی جندەر و مەسەلەی ژینگە و مەسەلەی ڕادیکاڵایزەکردنەوەی دموکراسی بە هێنانەوەی دموکراسی بۆ ناو خەڵک و
و بۆ عنوانی پرۆسەیەک کە مدام بەرەو پێش دەچێ و لە ژیانی ڕۆژانەی خەڵکدا دەبیندرێ و هەستی پێ دەکرێت ئەو سیستەمە زۆر جیاواز دەکاتەوە لە سیستەمەکانێک کە هەتا لە وڵاتانی پێشکەوتوی ڕۆژاواژدا هەمانە. بێژگە لە جندەر لە ئیکۆلۆژی و هەرواتر لە دیموکراسی و بەشداری چالەکانی خەڵک لە پرۆسی سیاسیدا پرسێکی دیکە پرسی ساتۆیە هۆڤیەتی نەتەوەییە و مافی گەلانە. ئەگەر لێرەدا ئێمە بڕێک بە شێوەیەکی ڕخنەگرانە لەو مەسلەیە بڕوانین دەزانین کە ناسیۆنالیزمی بە کوردی بەگشتی لە ماوەی 70 ساڵی ڕابردوودا لە ژێر کاریگەری ناسیۆنالیزمی نەتەوەی سەردەستدا و بەگشتی بەو ڕێچکەیەدا ڕۆیشتووە کە دەوڵەت نەتەوەیە کە گەلی کورد دەگاتە ڕزگار دەکات و ئەمە لەباری کولتوریەوە هێشتا لە هەناوی کووردا هەیە و بەگشتی کاریگەری هەیە لەسەر پێت وایە لەو پەیوەندیەدا کە بەتایبەت لە سیستمی خۆبڕێوەبەری دیموکراتیکدا پرسی هۆڤیەت بەو شێوەیە کە لەبەرەوەی کوردستان وڵاتێکی موزاییکە هەموو ئەتنیک و نەتەوەیەک ئاشتیانە پێکەوە دەژین و سەرەڕای جیاوازیان و سەرەڕای هەبوونی مافی خۆیان ئەلەو پەیوەندەدا ئەنە پێت وایە کە ئەو بۆچوونە ئەو ڕوانگەیە لە بەرامبەر ڕوانگەی دەوڵەت نەتەوەدا کە بە جۆرێک لە ناو باڵی بەسەر بڵین جوڵانەوەکانی کوردیشدا کێشاوە دەتوانێت کێشەیەک دروست بێ. بەڕوای من لەم بوارەدا دوو ڕەنگە ئەو جیاوازە بە دوو جۆر ببیندرێ. یەک ئەوەی کە ناسیۆنالیزمی سونەتی پێکهێنانی دەوڵەتی نەتەوەی نەوەکو ئامرازێک بۆ حەلی مەسەلەی نەتەوەی بەڵکو تبدیل دەکات بە ئامانجێک خۆی لە خۆیدا هەدەفێک. دە حاڵێکدا ئەگەر چاوی لێ بکەین لە ڕاستیدا وانی هەتا ئەگەر لە دەقەکانی ئەو کەسانی لەسەر ناسیۆنالیزم وەختی خۆی لە قەرنی لە سەدەکانی 19 و سەرەتاکانی 20 دانوسیانە لە سەرەتادا دەوڵەت تشکیلی یان پێکهێنانی دەوڵەتی نەتەوەی ئامرازێکە بۆ وەی کە مەسەلەی نەتەوایەتی یان ناسنامەیی نەتەوایەتی و ئەو حقوق و بڵین ئیمکاناتی کە دەبێ دابین بکرێ بۆ نەتەوەکان لەو تەریقەوە جێبەجێ دەبێ ینی ئامرازێکە خۆی لە خۆیدا تەقەدوسێکی ئانچنانی ئەو جۆرەی نییە. خۆ بەرەوەری دموکراتیک دەڵەواخەدا ئەوەی حەزم کردووە لە نێو خۆیدا بۆ مانایە کە زیادبوونی دەوڵەت بە شێوەیەکی ئۆتۆماتیک بە معنای حەلبوونی مەسەلەی نەتەوایەتی ناتوانێت بێ چونکە هەر بە قەولیەوە باستان کرد لەسەر بنەمای هەرو سیستمەی کە چەسانەوەی نەتەوایەتی ساز کردو فەرزەوەیە کە گەتۆ دەوڵەتێکی وەکووی دروست بکەی ئەو مەسەلەیە بەو شێوەیە حەل دەبێت. لە حاڵێکدا ئەگەمە مەسەلەی نەتەوەیە بڵین دەوڵەتی نەتەوەی وەکو قەوارە چاو لێ بکەین نەک ناوەڕۆک ئەو دەم بۆمان دەردەکەوێت کە مەسەلەی نەتەوایەتی دەتوانێت بە شێوایەکی زۆر جۆراوجۆر حەل بکرێت. بەو مانایە ئەو بەڵگەنامەی هاوپەیمانەی کۆمەڵاتی کە دەبی باسی دەکەین ئەوڕۆ لە سەرەتاکەی باز لە مافی چارەی خۆنووسینی گەلان دەکات و ئەو مافی چارەی خۆنووسینە لە پێشاپێش هیچ قوارەیەکی سیاسی تایبەت تەجویز ناکە بە عنوانی تەنیا ڕێگای مەسەلەی مافی دەستەبەرکردنی مافی چارەی خۆنووسین. لێرەدایە کە بە نظری بە بڕوای من ئەو جیاوازێ هەیە کە ئەمە دەتوانین بە قوڵکردنەوەی دموکراسی مەسەلەی نەتەوەی هەڵکەین نە بە قساسکردنی دەوڵەتی نەتەوەی مەسەلەی نەتەوەی چون حتا لە باشترین حاڵەتدا دەوڵەتی نەتەوەی فقط مەسەلەی بەشی لایانی ناسنامەیی مەسەلەی نەتەوەی هەڵدەکات نەک لایانی کۆمەڵایەتی لایانی ئابووری لایانی ئیداری بۆ وێنە مەسەلەن مەسەلەی بڕۆکراسی لە دەوڵەت نەتەوەکاندا مەسەلەیەکی زۆر جددیە وایە یعنی لە وڵاتانی هەر پێشکەوتی دموکراتیکیشدا ئەو ئاستەنگانی لەسەر دموکراسی هەنە زۆرتر ناشی لەوەیە کە بڕۆکراسیێکی زۆر پیچیدە و بربڵاو هەیە کە بەهۆی گەورەی بەهۆی قورسایی خۆی لە واقعدا سنوور بە شێوەیەکی زۆر هەمەلایەنە سنووردار دەکات بەشداری خەڵک لە ئەمری سیاسی. تا حاڵێکدا لە خۆبەڕێوەبەری دموکراتیک چونکە ئەو بڕۆکراسیە لە واقعدا یان بە شێوەیەکی بڵین لانی کەمی دەبێت یا بە شێوەیەک دەبێت کە بە دلیلی خۆبەڕێوەبەرایەتی کە لەوێدا ناوەڕۆکی ئەم بەڵگەیەوە ئەم سیستمەیە ئەوە کە سنوور دادنێ بۆ ئەندازە و شکل و شەمالی بڵین بڕۆکراسی نەبەرعکەس بۆ مانای زۆر تەفاوەتی هەیە. لایانی دووەمە شێوەیە کە هەر ئەو مەسەلەی کە دەبێت پێمان بڕێک زۆرتر باسی بکەین مەسەلەی
تێگەیشتێکی جیاواز لە مەسلەی نەتەوایەتی وەکو مەسلەی نەبوونی دموکراسی نەبوونی سرفەن ئامرازەکانی دەوڵەتی کە لەگەڵ ناسنامەیەکی نەتەوەی دیاریکرا و ارتباتیان هەبێت. وەختێک ئەمە مەسلەکە لە ڕوانگەی دموکراتیزیکردنەوە دموکراتیزەکردنی کۆمەلگاوە چاو لێ دەکەین ئەو دەمەکە زۆر لایانی دیکە و مەسلەی ئینتگراتیڤ بوونی ئەو کۆنسپتە یا بڵین ئەو چەمکە کە باسمان کرد لە سەرەتادەکە لایەنەکانی جۆراوجۆری ژیانی کۆمەڵاتی دێنێتەوە ناو یەک کولیەتی واحد ئەو دەمەکە لە سیستمێکی ناسیۆنالیستی کە لەسەر بنەمای دەوڵەت نەتەوە دانراوە ئەو لایەنانە لاوەکینی هاتا ڕەنگە باسیشان نەکرێ یعنی ئەوە گرنگ نییە کە ئابووری دەوڵەتی بڵین دەوڵەتێکی کوردی سەرمایه‌دارێ یا هەرچی هەیە ئەو بەشاسن مەسلەیەکی ئەو چۆنیە لە ڕوانگەیەک بۆ حەلکردنی مەسلەی نەتەوایەتی کە لەسەر دەوڵەت نەتەوە دامەزراوە. بەشێکی دیکەی کە بە بڕوای من جێگای ئاماژەیە ئەوەیە کە ئەگەر چاو لێ بکەین هەتا لە بیرۆکەی چە هەتا لە بیرۆکەی لیبرالیشدا دموکراسی لە سەرەتای خۆی لەباری مێژوویەوە لە واقعدا سیستمێکە کە دەیهەوێ ئەو سنوورانەی کە کۆمەلگای چینایەتی بۆ سەر بەشداری تەواوی تاکەکان و ئازای یەکدانە کۆمەلگا لە ئەمری سیاسی دادانێن لابەرێ ینی بۆ معنایە چەوسانەوە یاخۆ بڵین زاڵبوون لە چەمکی تەبەقە یا چیندا مەحدود دەکرێتەوە. لە سیستمی خۆبەرەوەری دموکراتیک بەپێچەوانە ئەو جۆرێکە لەو بەڵگانانەمانەی سەبارەت بەو چەمکە دەیبینین زاڵبوون یا خۆ چەوسانەوە فقط لە چین خۆ نانوێنێ بەڵکو لە زۆر بواری دیکەدا ئەو زاڵبوونە دەتوانێت خۆی نیشاندا مەسەڵەن هەرەوەی کە جەندەر یا خۆژینگە جێگایەکی وا تایبەتی هەیە ناشی لەوەیە کە ئەو بۆچوونە پێی وایە کە زاڵبوون ئیلزامن پەیوەندێکی ڕاستەوخۆی لەگەڵ سەروەتی بڵین مادی دەتوانێت نەبێ دەسەڵاتی پیاو بەژن هەتا لە نەو یەک بنەماڵەدا ئیلزامەن ناشی لەوەی نیە کە لایەک دەوڵەمەندترە لایەک فەقیرترە یا دەسەڵاتی مادی زۆرترە یا زاڵبوونی شار بەسەر گوندە یا زاڵبوونی بڵین نەتەوەیەک یاخۆ ڕەگەزێک بەسەر ئەوی تردا هەمیشە ڕاستەوخۆ لەگەڵ مەسلەی چینایەتی ڕەنگە نەبێت. بۆیە سیستمی خۆبەرەوەری دموکراتیک چون مەسلەی دەسەڵات و مەسلەی نادموکراتیک بوون لە چوارچێوەی چین دەباتە دەرێ مەسلەی دەوڵەتیش بەو شێوەیە جۆرێکیکە تعریف دەکرێت ینی دەوڵەت خۆی بە جۆرێکیکە خۆی دەنوێنێ لەو سیستمەدا و لە باتی زۆرتر و زۆرتر و زۆرترکردنی دەوڵەتەکان وەکو ئامرازی دەستەبەرکردنی مافی نەتەوەیی ئەو سیستمە دێ ئەو چوارچێوانەی کە هەن لە حاڵی حازردا ئەوان لە ناوەوە لە ناخەوە دموکراتیزە دەکا و بۆ جۆرە ئەو قەوارەی دەوڵەت میلەت هەر دەڕوا و ئەو فۆنکسیۆنانەی کە لە حاڵی حازردا هەیەی بۆ سنووردارکردنی ژیانی سیاسی و بە پێیویش سنووردارکردنی مافی نەتەوایەتی گەلەکان ئەوە لە ناوەوە هین دەگۆڕێ و گۆڕانکاری زۆر بڵین قوڵیان بەسەردا دێنێ. بۆیەش ئەو سیستمە دەتوانێت و پتانسیێلی وای هەیە کە نایەکسانیەکان لە هەموو ئەرسەکان بە یەک ئەندازەوە بە یەکسانی ڕوبەڕوو بێتەوە جا و نایەکسانیە لە جێندەردایە بڵین لە پەیوەندی ژن و پیاو یا حتا مناڵ و بە ساڵادا چوو یا شار و گوند هەروەک باسم کرد یا ئابووری و مەسەلەن کەشاوەرزی یاخۆ فەلاحەت و ئەوانە هەمووی ئەوانە ئەو کۆنسێپتە ئیجازە دەدا کە وەکو یەک کولێتی واحد چاوی لێ بکرێ و یەکسانکردنەوەیان دەرواقع دەبێتە مانای عەمەلی دموکراسی بۆ معنایی. دەزانیت کە هاوپەیمانەی کۆمەڵایەتی وەک لە پێشکەشی باسەکەشدا من باسم کرد ساڵێک تێناپەڕیانە دەمانگە کە لەلایەن مەجلسی یاسەدانن لە ڕۆژاوی کوردستان پەسەند کراوە و لە ڕاستیدا ئێستا وەک بڵین یاسایەکی بنچینەی لێ هاتووەکە کانتۆنەکانی خۆبڕێوەبەری دیموکراتی لە ڕۆژاوی کوردستان لە هەرسێ کانتۆندا کۆبانێ جەزیرە و ئەفرین کاری پێدەکرێت. دەمانگ زۆر زوویە بۆی کە بزانین کە هاوپەیمانی کۆمەڵایەتی چۆن جێگر بووە لە
وەکو سیستەم لە ڕۆژاوای کوردستاندا بەڵام تۆ وەکو لە ناوڕۆکی تێکستەکەدا خوێندوتەوە یانە حکومانی کۆمەڵایەتی خوێندوتەوە بە گشتی وەکو سیستەم ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ سیستەمەکانی دیکەدا بە تایبەتی کە جەنابەت پەیوەندی نێودەوڵەتەکان دەخوێنیتەوە لەگەڵ زۆر سیستمی دیکەی وڵات دەوڵەتانی دیکە ئاشنایی وڵاتانی دیکە ئاشنایی بە تایبەتەوەی کە باست کردیانە ئەکۆلۆژی بۆ نمونە لە چەندە لە ڕۆژ ئاوا لە ئوروپا گرنگە لە هەمان هاوپەیمانی کۆمەڵایەتیدا گرنگی پێدراوە باسی ژەندەر تەنانەت زۆر لە پێشترە گەرتەوە بۆ نمونە ڕێژەی بەشداری ژنان لە وڵاتێکی وەکو سویددا لە ئاستی پارلەمان و وەزیرەکاندا زۆر کەمترە لەو ڕێژەیە کە بۆ بەشداری ژنان لە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکرات دانراوە بەگشتی لەو بارەوە یانە جیاوە بڵین بەراوردکردنی دەق و تەکستی ئەو سیستەمێکی خوێندوتەوە لەگەڵ دەقەکانی دیکە لەگەڵ سیستەمەکانی دیکە بەگشتی چۆن دەبینیت بە بڕوای من بەڵێ دیارە هەروەک ئاماژەت پێکرد ڕەنگە و ماوە کورتە دروست نەبێمە بە پێوی قەزاوت بکەین لەوەی کە چۆن بە ئامانجەکانی گەیشتەوە بەڵگەیانە بەڵام هەگە هەر لە سەتی بەڵگەکەەوە چاو لێ بکەین بە بڕوای من ئەگەر پێشکەوتوتر نەبێت داکەوتوتر نیە ینی هەرە و ڕێژەی بەشداری ژنان کە دابین کراوە لە پێم شک نایە ڕەنگە من دیارە هەموو قانونی ئەساسی هەموو وڵاتانی ڕۆژاوام نەخێندوێتەوە بەڵام پێم شک نایە کە لە هیچ وڵاتێک دیاری کرا بێت کە 40% دەبێت حتمما لە هەموو بوارەکاندا ژن بەشداری بکەن وەراوەی کە من دەمهێ بڵم لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ئەو وڵاتانەی خەڵکی کورد لێی دەژین دوو مەسەلە زۆر مەسەلەی ینی مشکلی جددی و ڕۆژانە و مێژووی خەڵکردنەوە منتەقانێکیانەوەی کە ئەو ناوچانەی کورد لێی دەژین و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی زۆر فرەنەتەوەی یا بڵین فرە مەزهەبی و زمانیە بۆیەش ئەو مەسەلەی دەوڵەت نەتەوە هەر خۆی لە خۆیدا هەندێک ناکارامەدی هەیە بۆ حەلی ئەو مەسەلەیە بۆیە ئەو بەڵگەنامەیە بە تەئەکید لەسەر ئەو دەوڵەمەندی ینی فرە مەسەبی یا زمانی بوون نەک وەکو مشکلەیەک بەڵکو وەکو دەوڵەمەندێک وەکو سەرچاوەیەکی ئیتفاقەن ئیجابی و مثبت بۆ کۆمەلگایە چاوی لێ دەکا و ئەو شتانێک کەمە دەشبینین لە ڕۆژاوا ڕوودەدا لە بواری بەشداربوونی ئەندامانی ئەو کۆمەڵە جیاوازانە لە باری زمانی یا مەسەبی یا سیراکەکان یا چەچەنەکان یاخۆ عەرەبەکان کە لەو منتەقانەی کورد لێ دەژین ئەوانیش لێ دەژین هەموو نیشان دەدا کە ئەو بەڵگەنامەیە توانیوێتی لەو ماوە کورتەدا ئەو احتیمادە پێک بێنێک ئەو خەڵکانە کە لەوێ بڵین کەمایەتین لە چاو خەڵکی کورد حەز بە نابەرابربوون نەکەن بە شێوەیەکی زۆر هەڵسوراوانە و فعالانە لە سیستمی خۆبەڕێوەبەراتی شکت بەشداری بکەن و حتا لە بەرەکانی شەڕ لەگەڵ هێرشی داعشی ئێستامە دەبینین کە لەو لە مەسیحەکان لە ئاسیرەکان لە کەماتەکانی دیکە هەن و ئەوە نیشان دەکاوان خوان بە سێحەبی ئەو سیستمە دەزانن و هیچ هەز بە پەراوێزبوون یا خۆ چەوسانەوە لەو سیستمەدا ناکەنەوە بڕوای من لە ناوچەیەک کە شەڕی مەسەبی لە هەموو لایەکی خەریکە ژیانی خەڵک لێک هەڵدەوەشێنێ و لە بینی دەبا ئەوە جێگای بەڕاستی شانازێ بۆ کەسانێک و سیستمان پێکەنەوە مەسەلەی جەندەریش هەر بۆ تایبەت ماگەر هەر لەسەر پێکاتی موزاییکی ڕاوەستین دەزانین کە ڕۆژاوای کوردستان بێجگەلەوە کە پێکاتەیەکی تەواو جیاوازی موزاییکی لەباری ئەتنیک و مەسەبەوە هەیە لەباری جوگرافیشەوە بەشی ڕۆژاوی کوردستان دابڕاوە یانە وڵاتێکی دابڕاوە بەڵام هەمان پێکاتەی موزاییکی ئێمە لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستانیش دەبینین بۆ نمونە جەنابەت خەڵکی شارێکی نەغەردەکە بەشێکی تورکە و بەشێکی کووردە و دوو ئەتنیکی جیاواز لە ژیانی ڕۆژانەدا پێکەوەن و شەڕ و شۆڕیش هەبووە بەگشتی تۆ پێت وایە کە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو پرسیارەی دیکە کە فکری زاڵی ناسیۆنالیزمی کورد دەوڵەت کە بە جۆرێک لەباری کولتوری وتمان کە ئێستاش ئاساوارەکەی ماوە بەڵام ئەگەر ڕۆژەوەی کوردستان وەکو مۆدلێک بگرین پێت وایە
سەرڕای گرفتەکان کێشەکان ئەم مۆدلی خۆبڕێوەبەری دیموکراتیکە دەتوانێت لە پارچەکانی دیکەی کوردستانیشدا یان نە تەنیا لە کوردستانە بەڵکو لە شوێنەکانی بۆ نمونە تورکیا سووریا کە پێکاتەی جیاوازی لێیە بتوانێت خۆ بگرێت ئەم سیستەمە. ئەم پێم وایە دیارە پتانسیلی وی هەیە چونکە ئەگەر ئێمە چاو بکەین لەباری مێژوویەوە چەمکی دەوڵەت نەتەوە لە ئەوروپاوە کە سەرچاوی گرتووە لە شوێنهایەک بڵین سەرکەوتوتر بووە کە ئەو فرە زمانی و فرەمەسەبی و فرەنەتەوەی بوونە کەمترین حاڵەتیە مەسەن هەر ئەو سوێدە کە ئێمە ئێستا لین بۆیە وەختێک ئەو چەمکە سادر کراوە بۆ شوێنەکانی تری دنیا یا وەرگیراوە لەلایەن بەشەکانی کۆمەلگاکانی تری دنیا بلا فاصلە لەگەڵ مشکلی زۆر جدی بەڕوو بۆ چونکە زۆربەی هەرە زۆری جۆغرافیای دنیا و خەڵکانی دنیا جۆرێک دەژین کە دەوێت ئەو فرە زمانی فرەنەتەوەی و بڵێس ئەو حاڵەتی مۆزایکە واقعەن هەیە بۆیە ئەو چەمکە بەڕاستی مدامی استکاکی هەیە لەگەڵ ئەو واقعەتە زەقەی ژیانی بەشێکی زۆر لە خەڵکی دنیا بۆیە ئەو چەمکە سیستمی خۆبەرەوەبەری دموکراتیک چون لەسەر بنەمای ئەو تەنەوع زمانی و فەرهەنگی و مەسەبێ دامەزراوە و هەمووی ئەوانە نایهەوێت لە یەکدانە چوارچێوەی دەوڵەتێکی واحددا جێ بکاتەوە زەرفێتی زۆرترە ئەڵبەتە بۆ معنای نییە کە هەموو دەوڵەت نەتەوەیەک بەنا بە تعریف دەبێت حتمەن ئەو تەنەوع بە ڕسمیت نەناسێ بەڵام فەرق هەیە بینی سیستمێک یا چەمکێک کە سیستمێک لەسەری دامەزراوە ئەو فرەبوونە دەرواقع بەشێک لە ناسنامەی ئەو چەمکە یان ئێستا بنەماکەیەتی تاوەکوە کە بڵین ئەمە دەوڵەت نەتەوەمان هەیە و ئەو دەوڵەت نەتەوەیش ناسنامەی سەرەکی ئەوەیە بەڵام جاوەرن لە نێو ئەو دەتوانین لە نێو ئەو چوارچێوەیەشدا مەسەلەن مافی ئەوانەی تر بە ڕسمیت بناسین ئەوە فەرقیە لەگەڵەوەی کە بڵین ئەو چوارچێوەی مە هەر لە بنەڕەدراوە لە سەرەتاڕە تەنەوەی تێدا هەیە و ئەوە واقعەتێک کەمە دەبی لێوەڕا دەست پێ بکەین نەک دوایە خۆمانی لەگەڵ تەتویق بدەین بەو بڕوای من لەو ڕوانگەیەوە بە نەزەری من خۆبەرەوەبەری دموکراتیک پتانسیێکی زۆر تایبەتی هەیە بۆ هێوەرکردن و هێمنکردن و بڵین بە ئاشتیکردنی پەیوەندی نێوان پێکاتە جیاوازەکانی ئەو کۆمەلگانی ئێمە هەمانە و دیارە لەو شوێنانەی کە هەلومەرجێکی وا پێک دێک ئەو سیستمە بتوانێت قوارەی ئیداری خۆی وەکو ڕۆژاوا ئێستاکە لە کوردستان هەیە بەدەست بێنێەوە لە عملدا لە پراتیکدا خۆی نیشامدا تەبیعەتەن ئەو دەم ئەو گیرایی یا بڵین جەزابێتی ئەو سیستمە زۆر زەختر و زیندوتر بۆ خەڵکانێک دەبێت کە فعلا لەو چوارچێوەدا هەڵسوکەوت ناکەن بەهۆی هەلومەرجی جۆرا و جۆر بەتایبەت هەلومەرجی سیاسی لە بەشەکانی دیکە کوردستان کە ئیجازەی وەی نەداوە کە ئەو تەجروبەیە بەو شێوەیە کە لەوێ ئێستا جێگیر بۆ لەوێش بەڕێوە بچێت. باشە سیستمی خۆبەرەوەبەری دموکراتی کوتمان بەرامبەری یان دژ بە سیستمی دەوڵەت نەتەوەیە لە ڕاستیدا و دەوڵەت نەتەوەش کە لە بڵین مێژووی 100 ساڵی ڕابردوودا لە تورکیا ئەزمموی خۆی داوەکە پرسی کورد یەکێک لە پرسە هەر گەورەکانی تورکیا بوو هەتا ئێستا و ئەوەش نیشانەی جێگر نەگرتنی ئەو سیستەمە بووە سیستمی دەوڵەتەوە سووریا دەزانین کە چوازێکی وڵاتانی دیک دەوروبەریش بە هەمان شێوە دەوڵەتی عێراق و دەوڵەتی ئێران بەڵام لە بارێ دیکەەوە ئێستا یعنی هەلومەرجی سیاسی ئێستای بەگشتی کوردستان بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش ئێستا کوردستان شەڕی داعش بۆ نمونە پێکەڵپرژانی مەسەبەکان شەڕی شیعە و سونە شەڕی تایفی ئەم بەگشتی لەم هەلومەرجەدا کە ئێستا کوردستان و ناوچەکەی تێدایە پێت وایە سیستمی خۆبەڕێوەبەری دموکراتی دەتوانێت چ گیرایی چ جەزابێتێکی هەبێت بۆ ئەوەی کە بچەسبێت بۆ ئەوەی کە خەڵک بەرەو لای ئەم سیستمە بیان لە کاتێکدا کە هەلومەرجەکە بۆ شێوەیە بە بڕوای من ئاستەنگی سەرەکی نەک بڵین کەم و کوڕی خودی سیستمەکە بێت کە دیارەوە هەموو سیستمێک ڕەنگە کەم و کوڕی هەبێت بەڵام مەکانیسمایەکەنە لەو سیستمەدا کە خۆی دەتوانێت خۆی ئیسلاح بکە هەر وەک دەچێتە پێشەوەکو زۆر سیستمەکانی دموکراتیکی دیکە بەڵام ئاستەنگەکان زۆرتر دەرەکەین ئێوە چاو لێ بکەن مەسەلەن ئەو تەجروبەی کە لە ڕۆژاوا ئێستا ڕوودەدا زۆر بە هەڵکەوت نییە کە تورکیا بەو شێوەیە هەڵسوکەوتی لەگەڵ دەکاوە دەهەوێت بە هەر شێوەیەک دەکرێت ئەم تەجروبەیە لە بین بچێت جارێک
بە بێنوویەوەی کە مەدەمان هەیە بە ئیستلاح ناوچەی بافەر زۆن ناوچەی هایل دروست کە دەقەن ئەو شوێنانە دەگرێتەوە کە کانتۆنەکانی ڕۆژاوای لێە جارێک بەهۆی ئەوەی کە ئەو هەڵسوکەوتێکی ئێستا لە کۆبانێ دەیکەن و دەیان هەوێ بە ڕاستەخۆ ناڕاستەخۆ یارمەتی داعش دەدان ناشی فقط لە مەسەلەی بڵین لایەنی نەتەوایەتی ئەو تەجروبەیە نیە بەڵکو ئەم تەجروبەیە ئەوان وەکو خەتەرێک دەبینن کە زۆرترە فقط لە جەنبەی نەتەوایەتی چونکە ناوەڕۆکی ڕادیکاڵی دموکراسی لەم تەجروبەیە دەتوانێت زۆرێک لە لایەنەکانی دیکەی ژیانی سیاسی و ئابووری ئەو وڵاتانەی کە لە قوارەکانی دەوڵەت نەتەوەی فیالیدا هەنا خاتە مەترسی بەهۆی نەک مەترسی بە معنای بڵین سیاسی یا سەربازی خۆی بەڵام هەر دەیقەن بە معنای جەزابەتێک کە سازی دەکات بۆ خەڵکانێکی دیکەکە لە ژێر ئەو سیستمەدا ناژین ئێوە گە چاو لە هەر خودی سووریا بکەن بە تایبەت ئێمە فەرزدا بنین کە ئەو تەجروبەیە بتوانێت خۆی بچەسپێنێ و بمێنێتەوە بە بڕوای من نیشان دەدا کە سووریا بە تەنەوەی مەسەبی و زمانی و نەتەوەی کە هەیەی ڕەنگە و سیستمە باشترین حاڵەت پێک بێنێ بۆەوەی کە ئەم وڵاتە دووچاری شەڕێکی درێژماوەی مەسەبی و زمانی و ئەوە نەبێت ئەو شەڕێکە هەیە تەواو بێەوە سیستمێکی تازە ساز بکە لەوێدا ئەم کەمایەتانە بتوانن لە حەز بە یەکسان بوونکردن و حەز بە بەرابەربوون لە مەوزەیەکی بەرابەرەوە وارد بن و سیستمی سیاسی خۆیان دروست بکەن بۆیەش دیارە چین و توێژەکانی دەسەڵاتداری حاکم لە ناوچانە و لەم دەوڵەتانە بەهۆی جۆراوجۆر ڕەنگە مخالف بن لەگەڵ ئەم تەجروبەیە یا بیان هەوێ تاوجێ بکرێت تەزعیفی بکەن یان مەحدودی بکەن و ئەوانە بۆیش بە بڕوای من بگەڕێمەوە سەر ئەسلی پرسیارەکەت ئاستەنگەکان زۆرتر دەرەچین ینی ئەو سیستمانەی مەوجودن و جیاوازن و خۆیان لە مەترسی بەربڵاوتربوونی ئەو تەجروبەیە دەبینن کە ئاستەنگی بۆ ساز دەکەن بە هەموو جۆرێک دەنا ئەگەر لە هەلومە کەشوهەوایەک هەلومەرجێکی ئاشتیانەدا ئەم تەجروبە بتوانێت خۆی بەراورد بکە لەگەڵەوانی دی و خەڵک بتوانن ببینن کە ئەو سیستمە چۆن چه ئاسەوارێکی هەیە و چۆن تاسیری هەیە لەسەر ژیانی ڕۆژمەڕەی خەڵک قەتەن بم پێم وایە جەزابەتی یەکجار زۆر دەبێت بۆ بەشێکی زۆر لە ئەو خەڵکانەی لەو ناوچانە دەژین. دکتۆر کامران بەرەو کۆتایی بەرنامەکە دەچین پێم باشە کە چەند خولەکی دواتر یان 4 هەتا 5 خولەکی دواتر بۆ کۆبانی تەرخان بکەین دەزانین کۆبانی یەکێک لە کانتۆنەکانی ڕۆژاوایی کوردستان یەکێک لە 3 کانتۆنە لە کۆبانی داوای کە ئێستا ئێمە لە بواری تیۆریکەوە سیستەمەمان شرۆڤە کرد لە عەمەلی لە کردەوەدا هەیە بەشداری ژنان و بەرخۆدانێکە لە کۆبانی هەیە تۆ پێت وایە ئەوەی کە لە کۆبانی دەگوزارێت ئەوەی کە لە کۆبانی بەگشتی لە ماوەی ڕابردوودا هەتا ئێستا دەکرێت چ پەیوەندیەک لە نێوان کۆبانی هەمووکو بەرخۆدان هەم وەکو ژیانی سیاسی کە لە کۆبانی هەبوو پەیوەندی بە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیانە بە فکر و تیۆریەکەەوە بدەین کە خەریکە وردە لە ڕۆژاوای کوردستان جێگر دەبێت پەیوەندی نێوان کۆبانی و سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک و خەباتێکی ئێستا هەیە بەڵێ دیارە کۆبانی وەکو یەکێک لەو 3 کانتۆنێکە و سیستمە لێ بەرەوە دەچێت لە واقعدا بڵین ناوەندی تەبەلوری بە ئیسلا و یەکێک لەو تەجروبەیە لەو ناچەیەوە بۆیش بە بڕوای من هێرشێکە کراوەتە سەری تەنها لایەنی بڵین ئێتنیکی نییە کە دیارە هەیەی ینی هەر ئەوە نییە کە تەجروبەیەکی خۆبەڕێوەبەری گەلی کورد خراوەتە ژێر هێرش و تونند و تیژی بەڵکو کۆبانی دەرواقع سمبول یا بڵین هیمای تەجروبەیەکی تایبەتی لە ژیانی کۆمەڵایەتیە کە لەگەڵ استراتێژی ئەو هێزانەی کە دژ بەوین یەکتر ناگرێتەوە ئەوە مەسەلەن نەگە چاو لێ بکەن چە داعش لەو لەلایەکەوە چە دەوڵەتی تورکیا هەردووچیان سیستمهایەک لە واقعدا دەیان هەوێت جێگیر بکەن کە لە بنەڕەترا لەگەڵ سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک جیاوازی هەیە لە یەکسانی نەتەوەکان و ڕەگەزەکان بگرێت تا مەسەلەی ژینگە و بەتایبەت
یەکسانی ژنان لەگەڵ پیاوان هەمووی ئەوانە بە دەرەجەی جۆرا و جۆر لە هەردووک سیستمدا بەرچاو ناگیرن نەتەنها بەرچاو ناگیرن لە مەوردی داعشدا کە دیارە هەمومان دەزانین کە زۆر بە ئاشکرایی نایەکسانی لە واقعدا بەشێکی ئەساسی و بنچینەی ئەم کۆمەلگایەکە ئەوان دەیان هەوێت دروستی بکەن بۆیەش سەرکەوتنی بەرخۆدانی کۆبانی لە واقعدا دەبێتە سەرچاوەی بەهێزبوونی ئەم تەجروبەیە هەم لە ناوچەکەدا و هەم لە ناو خودی ڕۆژاوادا و لە واقعدا پۆتانسیلەکانی سیستمی بەرخۆبەرەبەری دموکراتیک دەتوانێت زۆرتر جێگیر بکە و مسوگەر بکەوە لە عینی حاڵدا و جەزابێتی لە پرسیاری پێشودا باسمان کرد بۆ گەلانی دیکەی ناوچەکەەوە پێکاتەکانی دیکەش دەتوانێت زۆرتر و زۆرتر بێ و ئەوە خۆی لە خۆیدا دەتوانێت ڕەوەندێک دەست پێ بکە کە لە واقعدا ڕۆژاوا کوردستان بەشی ڕۆژاوای کوردستان دەتوانێت قورسایەکی زۆرتر لە قورسایی بێزلا بڵین کەمی خۆی لە داهاتووی سیاسی منتەقەدا ڕۆبژێرە زۆرتر لەوەی کە ڕەنگە ئەمە بە پێی مەسەڵەن نفوس یا جەمعیەتی خەڵکی کورد لەوێ چاوی لێ بکەین ڕەنگە قورسایەکی تایبەتی سیاسی بۆوان لە داهاتوودا بین بەڵام ئەگەر ئەو تەجروبەیە سەر بکەوێت کە من هیوادارم و دڵنیاشم هەر سەر دەکەوێت بە بەرخۆدانێکی لەوێ هەیە دەتوانێت تاسیرێکی زۆر گەورەی هەبێت لەسەر بە ئیستلاح جەهەتی ڕووداوەکانی سیاسی داهاتوو لە سووریا و لە ناوچەکە بەگشتی. بەڵێ کەواتە ئەوەی کە لە کۆبانی دەگوزرە و شەڕێکە لە کۆبانی هەیە تەنها شەڕی فیزیکی نییە لە نێوانێکینەکانی پاراستنی گەلیەپەگە و گروپەکانی دیکەدا بەڵکو شەڕی فکرێکە لەگەڵ چەند فکرێکی دیکە فکری شەڕی ڕوانگەیەکە لەگەڵ چەند ڕوانگەیەکی دیکە. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز دکتۆر کامران مەتین. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ بینەرانی هێژا لێرەدەگەیشتینە کۆتایی بەنامەی ئەم جارەی گەلی ئازاد لە ئازادی و بۆ ئازادیدا بژین ماڵتەناوە.